بینەرانی ئەزیز سڵاوتان لەبێ، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری SP بە دیدارتان شاد دەبمەوانێ. بۆ ئەم بەرنامەیەش کۆمەڵێک بەرگە و زانیاری گرنگمان بۆ ئامادەکردوون. لە دەستپێکی بەرنامەی ئەم جارەشمان راپۆرتێکمان بۆ ئامادەکردوون لەسەر پرۆگرامین. با پێکەوە بینەری بین. کۆمپیوتەر پرۆگرامینگ پرۆسەی دیزاینکردن و بنیادنانی پرۆگرامەکانی کۆمپیوتەرە کە هەڵدەستێت بە ئەنجامدانی ئەو کار و فرمانانەی کە پێویستیانن. پرۆگرامینگ کۆمەڵە کردارێکی زۆر دەگرێتە خۆی، وەک شیکردنەوە و دروستکردنی ئەلگۆریتمەکان و هەڵبژاردنی زمانی تایبەت بە پرۆگرامینگ. مەبەست لە پرۆگرامینگ دروستکردنی زنجیرەیەک ڕێنمایی فرمانە تاوەکو و کردارێک بە شێوەی خۆکارانە ئۆتۆماتیک ئەنجام بدرێت بۆ چارەسەرکردنی کێشەیەک یان پێویستیەک. پرۆگرامینگ پێویستی بە شارەزایەکی باش هەیە لە زمانە جیاوازەکانی پرۆگرامینگدا. ئەمە جگە لەوەی کۆمەڵە کرداری پەیوەندیدار بە پرۆگرامینگ بوونیان هەیە، وەک تێستینگ کە بریتیە لە تاقیکردنەوەی کۆدەکان و پرۆگرامە دروستکراوەکان، دیبەگینگ کە بریتیە لە پرۆسەی دۆزینەوە و چارەسەرکردنی کەم و کوڕیەکانی پرۆگرام و نەرمەکاڵاکان کە ڕێگرن لە بەردەم کارکردن بە شێوەیەکی پێویست. چەند کردار و پرۆسەی دیکەش هەن کە پێویستن بە پرۆگرامینگەوە. هەندێک جار خودی ئەم پرۆسانە بە بەشێک لە پرۆگرامینگ هەژمار دەکرێن و دەناسرێن. زۆرینەی کات کۆی پرۆسەکان پێکەوە بە سۆفتوێر و دیڤیلۆپمنت گەشەپێدانی نەرمەکاڵەکان ناودەبرێن. لەم بڕگێدا کۆمەڵێک هەواڵی تەکنەلۆژی گرنگمان بۆ ئامادەکردوون، با پێکەوە بینەربین. گوگڵ و ئەپڵ نەرماڵی تیکتۆکیان لە کۆگاکانی خۆیان سڕیەوە. لەسەر داوای حکوومەتی هیندستان هەردوو کۆمپانیای گوگڵ و ئەپڵ هەستان باسڕینەوەی لابردنی نەرماڵی تیکتۆک لەسەر کۆگاکانی تایبەت بە وڵاتی هیندستان. داواش کراوە لە هەموو کۆمپانیایەکی دابینکردنی خزمەتگوزاری ئینتەرنێت نەرمەواڵەکە بلۆک بکەن و ڕایبگرن. ئەمەش دوای ئەوەی حکوومەتی ئەو وڵاتە پێیان وابوو بۆتە خوپێوەگرتن لەلایەن هەرزەکار و تازە پێگەیشتووەکان و ناوەڕۆکی تیکتۆکە ڤیدۆکانی ئەنجامدانی کاری نادروست و ناوەڕۆکی نەشیاوی تێدایە کە سەر دەکێشن بەرەو لاسایکردنەوە و لادانی کۆمەلگا. پێشتریش دەستەی پەیوەندیەکانی فیدراڵی لە ئەمریکا بڕیاریدا بە بڕی 5.7 ملیۆن دۆلار سزای دارایی بەسەر تیکتۆکدا بسەپێنێت بەهۆی ئەوەی ئەو ئەپا پێشەڵی تایبەتمەندیەکانی منداڵ و مافی منداڵان دەکات بەبێ ڕەزامەندی کەسوکاریان دیمەنی نەشیاو دەخاتە بەرچاوی منداڵان. پەرلەمانی عێراق یاری پەبجی قەدەغە کرد. پەرلەمانی عێراق یاری پەبجی سەرجەم ئەو یاریە ئەلکترۆنیانەی توندوتیژی بڵاو دەکەنەوە قەدەغە کرد. پەرلەمانی عێراق لە نووسراوی فەرمیدا ڕایگەیاند لەبەر ئەوەی هەندێک لە یاریە ئەلکترۆنیەکان دەبنە هۆی مەترسی بۆ تەندروستی و ڕۆشنبیری و ئاسایشی کۆمەڵایەتی بە کۆی دەنگی پەرلەمانتاران ئامادەبوو قەدەغە کراوە. جگە لە پەبجی یاریەکانی فۆرتنایت و نەهەنگی شین و ئەو یاریانی دیکەش کە توندوتیژی بڵاو دەکەنەوە قەدەغە کراوە. پەرلەمان داوای لە حکوومەتی عێراق و وەزارەتی پەیوەندیەکان و دەستەی ڕاگەاندن کردووە سەرجەم ڕێشێنەکان بۆ قەدەغەکردنی ئەو یارانە بگرنە بەر. هەروەها وەزارەتی گواستنەوەی هەرێمیش ڕایگەیان هاوڕان لەسەر جێبەجێکردنی بڕیاری قەدەغەکردنی یاری پەبجی لە هەرێم و لەم بارەوە چاوەڕێی بڕیاری حکوومەتی هەرێم دەکەن. کۆمپانیای HP لاپتۆپی کرۆمبووکی بە قەبارەی 15 ئینج و ڕوونمای هەستیار و نرخی 449 دۆلار ڕاگەیان. کۆمپانیای HP نوێترین لاپتۆپی لە جۆری کرۆمبووکی بە قەبارەی 15 ئینجەوە ڕاگەیان بەمەش چوارڕێزی کۆمپانیاکانی ئەیسەر و ئەیسوس و لینۆڤۆ کە جۆری لاپتۆپەکەیان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕاگەاندبوو. لاپتۆپە نوێەکەی کۆمپانیای HP خاوەن ڕوونمایەکی هەستیارە بە قەبارەی 15 ئینج و ڕوونی فول HD پرۆسێسەری Intel Pentium Gold 44 حەڤەی و لە سەرجەگیرە و خاوەن ڕامەکە بە فراوانی 4 گیگابایت لە جۆری DDR4 SDRAM، بیرگەیەکی ناوەکی بە قەبارەی 64 گیگابایت لە جۆری eMMC، خاوەن گرافیکی Intel HD 610، پاتریەکە کە بەرگەی 13 کاتژمێر لە بەکارهێنان دەگرێت. تەختەکلیلەکەی پڕ بە فراوانی لاپتۆپەکەیە و ڕووناکی لە ژێردا بوونی هەیە. گشت تایبەتمەندیەکانی لاپتۆپی
HP Chromebook 15 ئێستا لاپتۆپەکە بەردەستەوە بۆ کڕین بە شێوەی سەرهێڵ بە نرخی دەستپێکی $449. ئینستاگرام کار لەسەر شاردنەوەی ژمارە بەدڵبوون و لایکەکانی بڵاوکراوەکان دەکات. لە دوای نوێکاریەکان باز لەو دەکرێت تۆڕی ئینستاگرام لە هەوڵی زیادکردنی تایبەتمەندیەکانیدایە بۆ تۆڕەکەی تاوکو و زیاتر سەرنج و ناوەڕۆکی پۆستەکانی پێگەکەی بەهێز بن، ئەویش بە شاردنەوەی لایکی پۆستەکان و ئەم تایبەتمەندیە تەنها بۆ خاوەنی هەژمارەکان بەردەست دەبێت و کەسەکان ناتوانن ژمارەی لایکەکان ببینن. ئینستاگرام ئەم هەنگاوە بۆ دادەنێت کە زیاتر و زیاتر سەرنجڕاکێشی پۆستەکانی بدرێت و ئەو هەوڵانە دەدرێن بۆ زیادکردنی لایکی ساختە و بۆ بڵاوکراوەکان نەمێنن. دەوتر ئەگەر ئینستاگرام هەر پەرستەندنەی بمێنێ لە فەیسبوک گەورەتر دەبێ. کوین سیسترۆم لە دامەزرێنەرانی کۆمپانیای ئینستاگرام و بەڕێوەبەری کۆمپانیای فاز دەڵێ ئەوە گەورەترین هەبوونی جیهان دەبێت. ئینستاگرام تۆڕێکی کۆمەڵایەتی و بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆیە کە لە تشرینی یەکەمی 2010 دامەزرا و فەیسبوک لە مانگی نیسانی 2012 ئینستاگرامی بە $1 میلیارد کڕیەوە. ئۆنەر ڕێکەوتی نمایشکردنی نوێترین زنجیرە لە مۆبایلەکانی خۆی ئۆنەر ئاشکرا کرد. کۆمپانیای ئۆنەر بەشێک لە کۆمپانیای هواوی لە ئامادەکاریێکیدا بۆ نمایشکردنی نوێترین زنجیرە لە مۆبایلەکانی خۆی. بەم بۆنەوە کۆمپانیاکە ڕێکەوتی نمایشکردنی زنجیرەی 20 لە مۆبایلی ئۆنەر ئاشکرا کرد. کۆمپانیاکە بە هاوکێشێکی بیرکاری ڕێکەوتی نمایشکردنی مۆبایلی ئۆنەر 20 ڕاگەیاند. هاوکێشەکە دەکاتە 521 باواتای ڕێکەوتی 21.5 نمایشکردنەکە ئەنجامەدرێت. نمایشکردنەکە لە بۆنێکی تایبەتدا لە شاری لەندەنی شانشینی یەکگرتووی بەریتانیا بە ئەنجام دەگەێنرێت. پرۆپاگەندەکانی پێشووتر پێمان دەڵێن کە مۆبایلە نوێەکەی ئۆنەر خاوەن ڕوونمایەک دەبێت بە قەبارەی 6.1 ئینچ لە جۆری ئۆلید، هەروەها پرۆسێسەری 980 کیرینی لەسەر جێگیر دەبێت و خاوەن کامێرێک دەبێت بە ڕوونی 48 مگاپیکسل. هاوکات پێشبینی دەکرێت خاوەن هەستەوەری سە ڕوونماش بێت. سیستمی iOS 13 دۆخی تاریکی تەواوەتی بۆ زیاد دەکرێت. سیستما پێشکەوتوەکەی ئەپڵ بەردەوامە لە زیادکردنی تایبەتمەندی سەرنجڕاکێشەکان و لاوەشانی داهاتوودا باری تاریک زیاد دەکرێت بۆ تەواوی سیستمی مۆبایلەکە. ئەم تایبەتمەندیە تەواو پێویستە بۆ مۆبایلەکان کە تەمەنی پاتری دەپارێزێت و وزەیەکی زیاتری پێدەدات و هاوکات تەندروستێکی باشتر پێشکەشی چاوەکان دەکات. هەروەها لە کاتی زیادکردنی ئەم تایبەتمەندیەدا ڕێگەت پێدەدات هەندێک کاری تایبەت مۆبایلەکەت بگەڕێنیتەوە بۆ قۆناغەکانی پێشتر کە ئەنجامت داوە و دەتەوێت بیگەڕێنیتەوە بۆ پێش دەستکاریکردن. هەروەها وێبگەری سەفاری زیاتر زیرەکراوە و دەتوانرێت بخرێتە سەرباری کۆمپیوتەر بۆ ئیمێیلەکان تاوەکو باشتر کارەکانی لەسەر ئەنجام بدرێت. سامسۆنگ مۆبایلی گالاکسی A60 بە چاڵی ڕوونما و گالاکسی M40S بە 3 کامێرەوە ڕاگەیاند. کۆمپانیای سامسۆنگ لە میانی فراوانکردنی مۆبایلەکانی زنجیرەی گالاکسی A هەستا بە ڕاگەیاندنی هەردوو مۆبایلی گالاکسی A60 و گالاکسی M40S. ئەمەش پاش ئەوە دێت لە ماوەی ڕابردوودا مۆبایلی گالاکسی A8 بە کامێرێکی سوورا و نمایش کرد. سەبارەت بە مۆبایلی گالاکسی A60 ئەوە دیزاینەکەی هاوشێوەی مۆبایلی گالاکسی A8S و خاوەنی چاڵەکە لە ڕوونما و کامێرەی پێشەوەی مۆبایلەکەی تێدا جێگیر کراوە. لەبارەی گالاکسی A40S شەوە ئەوە لە ڕۆی دیزاین و تایبەتمەندیەوە بە هەمان شێوەی مۆبایلی گالاکسی MC و بەرواری بەردەستبوونیان تا ئێستا ئاشکرا نەکراوە. تایبەت بۆ کەسانی کە حەزێکی زۆریان هەیە بۆ سەیرکردنی فیلم، ئەوە ماڵپەڕێک یارمەتی دەدات بۆ دۆزینەوەی ناوی هەر فیلمێک لە ڕێگای باسکردنی دیمەنێکی فیلمەکە کە زانیاری زیاتر لەناو ئەم راپۆرتەدا دەبینین. ماڵپەڕێک یارمەتی دەدات بۆ دۆزینەوەی ناوی هەر فیلمێک لە ڕێگەی باسکردنی دیمەنەی فیلمەکەوە. زۆربەمان حەزمان بە سەیرکردنی فیلم هەیە، لەوانەیە لە شوێنێک یاخود لە کەناڵی فیلمێکمان بینی بێ. حەزمان لێ کردبێ بەڵام ناوەکەیمان نەزانی بێ و دواتر نەمانتوانی بێ سەیری بکەینەوە لە ئینتەرنێت.
لە ڕێگەی ماڵپەڕی What is my move تەنها باسکردنی یاخود وەسفکردنی دیمەنی فیلمەکان دەتوانێت ئەو فیلمانە بدۆزیتەوە کە ئەو وەسفە یاخود دیمەنی تێدایە. کاتێک ماڵپەڕەکە دەکەینەوە دواتر پەڕی سەرەکی ماڵپەڕەکەت بۆ دەکرێتەوە و کە بۆکسێکی تێدایە وەسفی فیلمەکەی تێدا دەکەیت و بۆ نمونە فیلمی Man on Fire کە تێدا کەسێک هەوڵی ڕزگارکردنی مناڵەکەی دەدات. تۆش ئەو دیمەنەت بینیوە کە مناڵەکەی ڕزگار دەکات لە وەسفی فیلمەکەدا دەنووسی. Protect Daughter واتە پاراستنی مناڵ هەموو ئەو فیلمانت بۆ دێنێت کە پاراستنی مناڵی تێدایە و لە نێوانیشاندا ئەو فیلمەی تۆ دەتەوێت بۆ نمونە Man on Fire کە لەگەڵیشیدا وەسفی کوردی فیلمەکەی تێدایە. دەشتوین ناوی ئەکتەرەکان یاخود دەرهێنەکە بنووسی بە هەمان شێوە ئەو فیلمانت بۆ دێنێت کە هی ئەو کەسانن. هەرچەندە بیرۆکەی ماڵپەڕەکە سادەیە بەڵام زۆر بەسوودە بۆ کەسێک کا فیلمێکی بینی بێ و بێوێ دووبارە سەیری بکاتەوە بەڵام ناوی نەزانێت دەتوانێت لە ڕێگەی ئەم ماڵپەڕەوە ئەو فیلمەی دەیەوێ بیدۆزێتەوە. جارێکتر سڵاوتان لێبێت لەم بەرگەی بەرنامەکەماندا باز لە بابەتێک دەکەین ئەویش بابەتی پرۆگرام سازیە بە میوانداری بەڕێز مامۆستا ڕێبوار مەلانەبی خوێندکاری دکتۆرا لە بواری زانستی کۆمپیوتەردا. سڵاو مامۆستا جان. سڵام کاتەوە باش زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆەوەی کە لە بەرنامەکەماندا ئامادە بووی. زۆر سپاس منش خۆشحاڵم. مامۆستا ژانەمێ بزانم پرۆگرام سازی بە کورتی باسێکی کورتم بۆ بکەین. بەڵێ تام پرۆگرام سازی ئەو زانستەیە یان بڵێن ئەو زانستەیە کە سەرەتا لە ساڵەکانی سەرەتای دروستبوونی کۆمپیوتەر ئامێری کۆمپیوتەرەوە پەیدا بووە. پرۆگرام سازی واتە هونەری پرۆگرام نووسین یان کردداری پرۆگرام نووسین بۆ ئەوەی کە بتوانانی ئیشێکی دیاریکراو بکەیت. من پێم وایە بۆی لە پرۆگرام سازی تێبگەی پێویستە لە بنیادی کۆمپیوتەر تێبگەی خۆی کۆمپیوتەر بە شێوەیەکی سەرەکی لە دوو بەشی سەرەکی پێک دێت هاردوێر یا سۆفتوێر بە کوردی نەرمامێر سەختامێر ئەم ناوانە کوردین ڕەنگە زۆر کەس نەیبیستوێ. بەشە هاردوێرەکەی پارچەڕەکەەکانی پیاڵێن وەکو CPU و ڕام و ڕۆم و هاردوو هەتاوەکو دوایی بەشێک ترمانەیە پیاڵەن بەشی سۆفتوێر تاان بەشی سۆفتوێر بەشە هەرە گرنگەکەی پێکاتی کۆمپیوتەرە کە لە ڕێگەیەوە تۆ توانین کۆنتترۆلی هاردوێرەکان بکەیت بتوانانی چونگەم هاردوێرانە بەبێ بوونی سۆفتوێرێکە کۆنتترۆلی ئالوگۆری داتا یان ئەو ئینسترکشانە بکە کە لە ناو کۆمپیوتەرەکە هیچ سوودێکی نابێت ئەمە پیاڵەن سۆفتوێر. بەشەی گشتی سۆفتوێر لە دوو بەش سەرەکی پێک دێن ئێمە پیاڵێن سیستەم سۆفتوێر واتە و سۆفتوێرانەی کە ئیشی کارپێکردنی سیستەمەکەن لای خۆمان وەکوڵی سیستەمی ویندۆز یا ماکنتۆش یا لینکس. بەشێکی ترمانەیە پیاڵەن ئەپلیکیشن سۆفتوێر واتە و ئەپلیکیشنانێک کە ئێمە بۆ ژیان ڕۆژانەمان بەکارێنین. ئەگەر باس یەک دوو نمونەی زۆر واضح بکەین وەکو مایکرۆسۆفت وۆرد ئەوانەیە کە لە دایرەکان زۆر بەکارێنرێت فۆتۆشۆپ یا بەرنامانەی بۆ هەر بابەتێکی دیاریکراو لە لایەن شوێنێکەوە بەکارێنرێت. پرۆگرام سازی بریتە لە نووسینی پرۆگرام بۆ ئەو دوو مەبەستە یا بۆ بواری سیستەم یا بۆ بواری ئەپلیکیشن. بەڵێ بەگشتی چەند زمانی پرۆگرام سازیمان هەیە و ناویان چیە؟ خۆی پێشەوەی باسی زمانەکان بکەین ئاستی پرۆگرام سازی لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی جیاواز بوو بنمونە لە سەرەتای دروستبوونی کۆمپیوتەر زمانی پرۆگرام سازی تەنها بریتی بۆ لە 0 و 1 کە پێڵەن مەشین لانگوێج. دواتر بەهۆی قورسی ئەم زمانەوە و پێشکەوتنی توانای مرۆڤ ئەم زمانە پەری پێدرا بوو بە ئەسێمبلی لانگوێج کە ئەم یەک و سفرانە جێگیرکران بە کۆمەڵە کیوەرد یا وشەی دیاریکراوە مەسەلەن ئات ساب یا ئۆپن کلۆسە تاکوتایی. بەڵام لە ساڵە هەفتاکان بۆ یەکەم جار پرۆگرامێکی زمانێکی پرۆگرامی تازە هاتە ئاراوە کە پێڵەن های لێڤڵ لانگوێج یا مەسەن ئەوەیە کە لە زمانی مرۆڤیش نزیکەواتە ئەگەر یەکێک سەیری بکە ئەتوانین لە زمانی ئینگلیزی مرۆڤ نزیکە و کۆمپیوتەرش لی تێگا. دواتر پرۆگرامێکی ئاستێکی پرۆگرام دروست بووە کە پێڵەن نیو جێنەرێشن یا فۆرس جێنەرێشن لانگوێج کامانە زیاتر کار ئاسانیان کردو مەسەن مرۆڤ دەتوانێت بە کلیکێک ئەپلیکیشنێک دروست کە ئێستا ئاستەکە گەشتۆتەوە. لەناو ئەم زمانانەدا کام جۆری زمانیان ئاسانترە بۆ ئەوەی کە پرۆگرام ساز بێوێ بە ئاسانی کۆنتترۆل ڕاستە بە بڕای من هەموو زمانەکان ئاسانن یعنی کەسێک کە شارەزای هەبێت لە هونەری پرۆگرام نووسین یا لە زانستی پرۆگرام نووسینە هەموو پرۆگرام زمانەکانی پرۆگرام ئەساسەکان وەکو یەکە تەنها لە چیا جیاوازن لە کۆمەڵ تایبەتمەندیە جیاوازن ئەگەر نمونەیەکی بازاڕی بینەوە سیارە ئەنواع مۆدێلی سیارەمان هەیە دوجار بەڵام هەمویان هەر چوارتایان هەیە و هەر ڕات و زمانەکانی پرۆگرام سازی جوان ئەساس هەمووی وەکو یەکە لە بۆرە دایمە من کە بە فێرخوازەکانە فێرەکەم بەڵام تۆ زمانێک فێر بوویت وەکوای هەموو زمانەکان تر فێر بوو لە بەرەوەی ئەساسەکان وەکو مەبەست لە دروستکردنی پرۆگرام چی بوو؟ خۆی مەبەست تەبان بۆ کاراسانی دروستکرا بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی ئیش و کاری ڕۆژانەمان بکەین بە شێوەیەکی باشتر بە شێوەیەکی خێراتر بۆی هەڵی کەمتر بکەین تەبان ئەگەر پرۆگرام نووسین نەبووایە ئێستا پێشکەوتی مرۆڤ ناگەین. بەڵێوە چۆن دەبیت بە پرۆگرام ساز؟
بابەتی چۆن دەبی پرۆگرام ساز بەڕاستی بابەتێکە پەیوەندی بە خودی کەسەکە خۆیەوە هەیە بەڵام بە بڕای من چەند ڕێگەیەکی زۆر ئاسان هەن یەک لەوانە مەسەلەن کارکردنی بەردەوام لە هەمووی مهمتر ئەوەیە کە بتوانانی لە چەند پرۆژێکی جیاوازکەیانی گەوردین کێشەیە ئێمە تەلەبەکانی مەسەن لەسەر یەک زمانەمێنەوە وەکو جاوا وەکو سی شارە چۆن کەسێک دەتوانێت یەکەم هەنگاو بنێت لەم بوارەیە بۆی بێ بە پرۆگرام ساز بە بڕای من بۆ یەکەم هەنگاو بریتێلەوەی کە تۆ بتوانانی سەرەتاکانی پرۆگرام نووسین فێر ببی لە شەوازی نووسینەکەی واتە یاساکانی نووسینی پرۆگرام دوای ئەو توڵانێکە بۆ پرۆگرام نووسین بەکارهێنرێن لە ڕووی زمانەکەوانە لە چ زمانێکەوە دەست پێ بکات لە ڕووی زمانەکەەوە بە بڕای من هە زمانێک بێ کێشە نیە بەڵام ئێمە عادەن لە بواری ئێدوکیشنە زیاتر بە CLI Command Line Interface ماتە کۆنسڵ تواتە کۆدەکانە نووسیت سەرەتاکانی پرۆگرامی لەوە فێر ببی باشترە دوای بچیتە سەر بابەتی GUI هیچ ڕێگایەکە جگە لە کۆد نووسین بۆ فێربوونی پرۆگرام سازی هیچ ڕێگایەکی تر ئەوەیە کە تۆ بڕوا ناکەم زرابی لا کۆد بنووسیانی شتێک نییە بڵێ من بەبێی کۆد بنووسم بم بە پرۆگرام ساز نەخێر شتیوانە چۆن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە فێری کۆدەکان بین و بیان ناسین یاساکانی سەرەتاکانی ناونانی ڤارە بڵ و مەثەد و کلاسەمانە فێر ببین دوای بە پرۆژەی بچووک دەست پێ بکەین دوای بڕۆینە پرۆژەی گەورەتر لە هەمووی مێمترەمێ ئاماژی پێ بکەم کە فێرخواست بۆی بێتە پرۆگرامەر یا کەسە بێتە پرۆگرامەر ئەبێ لە چەند بوارێکی جیاوازە ئیشکانی نابێت تەنها لە بواری مەسەر محاسبە ئیشکا بێت لە محاسبە لە مەغزن لە سیستەم لە هەتاکوان وەتە سیستەمی جۆرا و جۆر دروست بکەی بۆی بتوانین بی بە پرۆگرام ساز بەڵێ ئایا گەشەسەندنەکانی سۆفتوێر چۆن کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسانەی کە سۆفتوێر بەکاردێنن طبعا یەکێ لە گەورەترین هۆکارەکانی فەشەلی سۆفتوێر ئەپدەیتی سۆفتوێران ئەپگرێدی سۆفتوێرە تاوان کۆمپانیەکانی بواری سۆفتوێر بەردەوام خۆیان نوێ دەکەنەوە جا چێ لەسەر ئاستی ئەپگرێد بێت چێ لەسەر ئاستی ئەپدەیت بێت ئەو گەشە سەندانە زۆر جار بەریەکەوتی دەبێت لەگەڵ پێداویستی ئەو شوێنێک کە سیستەمەکەی بۆ دانراوە بەڵام بەگشتی گەشە سەندین سۆفتوێریان نوێکردنەوە سۆفتوێر پێویستیەکی هەنووکەی هەموو کۆمپانیا و هەموو دامەزراوەیەکیشە بەڵام بەبێ بەوریایەوە مامەڵی لەگەڵا بکرێت چۆنێتی دروستکردنی متمانە بۆ کڕیاری سۆفتوێر لە بازاردا گرنگە ئەم متمانێت چۆن دروست بکەینێمە کواڵەتی یعنی زۆر مهمەکە و ئەو سیستەمێکە دروست دەکرێت سیستەمێکی کواڵەتی بێت پێ بە پێستی داواکارەکانی ئەو شوێنە دروستکرابێت لە هەمووشی میمتر وەگرتنی فیدباکە ئێمە زۆر جار مەسە من کە خۆم سۆفتوێرە دروستەکەم بۆ شوێنێک بێ بەردەوام لەگەڵ شوێنە لە پەیوەندیا بم فیدباکی ڕۆژانە هەفتانە مانگانە وەرگرم و دواوەش ساڵانەش وەرگرم بۆی بزانم تا چەند مرتاحە لەگەڵەوە سیستەمەیە لە هەمووشی میمتر ئێمە بنامەکانی یوزەبڵەتی واتە ئاسان بەکارهێنان لە سیستەمەکە هەبێت دایم ئێمە لە سۆفتوێرە یەک شتمان هەیە لە گرنگ نییە چی دروست کردو گرنگەوە چی دەفرۆشیت واتە بازارسازیێکی بێوەنەی بۆ بکرێت بتانی ئەو ترسە لە خەڵک بڕێوێنیتەوە کە فێربوونی سیستەم قورسە ئێمە شتێکمانەیە لە کوردستان پێڵەن ئایتی فۆبیە لە مانیجەرێکەوە لە بەڕێبەرێکی گشتیۆ بگرێت تاوەکو مۆزەفی یاسایی ترسمان هەیە لە سیستەم ترسمان هەیە لە فێربوون ترسمانەوە بەڵام مهمە کە تۆ بتوانێت ئەو متمانەیە لە مابینی کڕیار و فرۆشیارە هەبێت کە فرۆشیار گەرنتی بە بەوەی کە کەسێکی هیچ زانیاریکی نەبێت لەسەر سیستەم باسان توانێت فێری سیستەم بێت ئەمە ڕێگاکانی متمانە بەخشین ئوستازەمێ ئەو دەرفەتە بقۆزمەوانێ زۆربەی زۆری خوێندکارەکانمان لە زانکۆ کۆلێجەکان بە تایبەتەوانی کە لە بواری تەکنۆلۆژیان زۆربەی زۆریان گلەیان لەوە هەیە کە منهەجی پرۆگرامین قورسە ئایا منهەجی پرۆگرامین لەو ئاستەدایە کە خوێندکار ئەڵێ قورسە یاخود ناوانێ ئاستەکەی ئاسانترە بەڵام لە لای خوێندکار قورسە تام بۆ زانێتە من خۆم و چەند هاوڕێکم لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی توێژینیەکمان کردووە لەسەر ئاستەنگەکانی فێربوونی پرۆگرام لە زانکۆکانی کوردستان بە بەشداری زیاتر لە 30 زانکۆی کوردستان و نزیکەی 900 تەلەبەی کوردستان بەشداریان کردووە ئاستەنگەکانمان دیاری کردووە بێگومان سا ڕێژێکی زۆری ئەوانەی بەشداریان کردووە پرۆگرام سازی بە قورس زانەتان هۆکار زۆرە بەڵام من هۆکارێک گەڕێنمەوە بۆی کە ئێمە شتێک دایمە لە زانکۆ شتێکمانێ پێڵم بریجین کۆرس واتە فێرخواست پێشەوەی دەستکا بە ساڵی ئەکادمی کۆمەڵ ئەساسیات فێرە بێ من دایمە خۆم هەموو ساڵێک نزیکی لە 2009ەوە پرۆگرامین هەڵێمەوە گەورەترین کێشەی من فێری پرۆگرامین یەکەم ئەو نازانێت کۆمپیوتەر بەکاربێنێ ئەو نازانێت بەرنامە بکات ئەو نازانێت ماوسەکە بگرێ بێگومان قورسە بێ بەلایەوە لەبەرەوە من پێم وایە زمانی پرۆگرام سازی خۆی قورس نییە بەڵام ئەو ژینگەی ئێمە کە بەکاری هێنین و ئەو پرۆسیجەرێکی ئێمە پێڕەوەگەین پرۆسەرێکی گونجاونیەوە ئێمە لە توێژینەکەش ئاماژەمان بۆ کردووە کە نەزانینی زمان کەمی سەرچاو بە زمانی کوردی هەندێک مامۆستا زۆر تەرکیز دەکاتە سەر تیۆری لە بروی پراکتیکی ئەمانەوەی کردووە کە پرۆگرامین فۆبیا دروست ببێت هەین من خۆم دەرسم ێستا هەشتای تەڕەبەکانم ڕقیان لە پرۆگرامینەوە کارەکەی چییە لە بەرەوەی ڕێک هەفتەی یەکەم کە دێ هیچ لە کۆمپیوتەر نازانێ
دێ من فێریەکەم چۆن پرۆگرام بنووسێت. چۆن وا بکەین کە ئەم بابەتە خۆشەویستکەین لە لای خوێندکار. تا من هەر پرۆژەیەکم پێشنیار کردووە هەر لەسەر ساسە و توێژینەوەیکە کردومانەکە لە قۆناغی ناوەندیەوە زمانی پرۆگرام سازی بخێتە پرۆسەی پەروەردە، واتە لە ناوەندەکانی قوتابخانە و خوێندنگەکاندا پرۆگرام سازی بخوێندرێت بۆ لەبەر پرۆگرام سازی تەنها بێتینی لە دووسکی پرۆگرام بریتێ لە ژیربێژی بەهێزکردنی توانای فێرخوازان، واتەوا لە ئەو کەساکە کە توانای بیرکردنەوەی زۆر جیاوازتر بێت لەو کەسانێت تر. ئەمە وا دەکات ئەمە هەنگاوێکی سەرەکی لەوەی کە فێرخواز دێتە زانکۆ تووشی ئەو سەدمەی پرۆگرام سازیە نەبێت. ڕێگەی دووەم بریتێ لە فاوندیشن کۆرس یا برجین کۆرس کە لە زانکۆکانی مەدەمێکە پێشنیارەکەین کە فێرخواز ساڵی یەکەم پرۆگرامین نەخوێنێت، بگرە ئایتی بخوێنێت، فێر بکرێ پارچەکانی کۆمپیوتەر چین، هاردوێر چییە، سۆفتوێر چییە، کۆمپیوتەر بەکارهێنانی فێر ببێت. اینجا من بێم باسی پرۆگرام سازی بۆ ئەو مەنهەجە کە بۆ زانکۆ کۆلێجەکان دانراوە کێشەیتیایی یاخود ئاستی ئەو مامۆسایانن کە لەو مادەیە بڵێن ئەوانەیە ئەڵێنەوانێ. طبعاً بەهار بە پێی توێژینەوەکەش هۆکارەکان زۆرن، بەنمونە مامۆستای وانەکەیەکێک بۆ لە هۆکارەکان زۆر جار و مامۆستای پرۆگرام سازیڵێتەوە هونەری وتنەوەکەی گونجاو نیە یا شیاو نیە، ئەمە وا کە فێرخوازدا لە مەرحەلەیەکەوە ڕقی لە پرۆگرام سازی بێت. یەکێتر لە کێشەکانمان ئەوەیە کە لە هەندێک زانکۆ لە هەر ساڵە و زمانێکە خوێندرێ، بەڕاستی ئەمە کێشێکی زۆر گەورەیە. ساڵی یەکەم C++، ساڵی دووەم جاڤا، ساڵی سێم C#، ئەمە یەکێکە لەو کێشە گەورانە. ئەوە کێشەیەکی تریش بەردەوام کە هەمانە ئەوەیە کە بەڕاستی بەش کارکردن بە گروپ تا ئێستا فێرخوازی ئێمە فێری کللتوری کارکردن نەبوو بێکەوە کە یەکێ لە فاکتەرە سەرەکانی فێربوونی پرۆگرامی ئیشکردن بە گروپ، چونکە ممکن نییە تۆ بتوانیت بەتەنیا سیستەمێکی گەورە دروستکەیت. ئەمە گەورەی کێشەستە. من دائما توێژینەوەکمانەیە لەسەر هۆکارەکانی شکستی پرۆژەکانی ئایتی هەر لە ساڵ 2014 بڵاومان کردوێتەوە. سایانەوەتی پرۆژەکانی ئایتی لاری کوردستان فەشەلیان هێناوە بۆ لەبەرەوەی لەگەڵ ڕێزم لەوانێ زۆر کەس لەمە دڵی لەم ڕەنجێ بڕۆ بەسەر جادەی سەوڵەکە و علی نەمەڵیا بڕۆ نووسراوە فلان کەس بۆ داتابێس بۆ نێتوەرک بۆ وێبسایت بۆ کامێرا بۆ سکیوریتی. لە کاتێکە شەریکە گەورەکانی وەکو مایکرۆسۆفت و سیسکۆمانە تەنها لە دوو بوارە ئیشەکەن، نەبوونی چاودێری کۆنتڕۆڵ، نەبوونی هەموو شتێکە، نەبوونی ئەوە بێپلانی حکومەتە، نەبوونی چاودێری. ئێمە چەندان جار پێشنیارمان کردووە، من خۆم لژنێکی ڕاشکاری پارێزگا بووم، پێشنیارمان کردووە کە ئێمە بۆی بەسەر کێشەکانی سۆفتوەر پرۆگرام سازی سەرکەوین ئەبێ پارێزگا فرێموەرکێکی هەبێت، یاسایەکی هەبێت کە نابێ هەموو سیستەمێک لە بازاڕە بفرۆشێ و ساخترێتەوە، نابێ هەموو کەس بتوانێت نووسنگی ئایتی و کۆمپانیای ئایتی و هەتاوەکو دوای بێگومان وایە. ئوستاز بۆچی پێویستەکە کە سۆفتوێر زوو نوێ بکرێتەوانێ؟ طبعا ئەو پرسیارە زۆرە کرێ دایمەن، زۆر کەسێ دژی توکردنەوەی سۆفتوێرە، بەڵام سۆفتوێر وەکو لە جەستەی مرۆڤ وایە. تۆ ئەگەر بێت و خۆت ڕۆژانە دەست بە خۆتانەیەنیت و خۆت نوێ نەکەیت و قژەدانەیەنیت و شکلە ناشیر نەبێت، کە شکلە ناشرین بوو هەموو شتێکی نابەجێ بێت. سۆفتوێری ژوایە، سۆفتوێر ئەویش لە چەند بەشێک پێکاتوە. ئەگەر ئەو بەشانەی نوێ نەکرێنەوە ڕەنگە لەگەڵ خواستی ڕۆژان نەگونجێت، لەوانەیە کێشەیەکی بۆ دروست بوو بێت ئەگەر تۆ ئەبدەیتی نەکەی و کێشە چارەسەر نەبێت کە دوجار کار لەسەر کۆی سیستەمەکە دەکات. بێگومان دکتۆر خۆی پرسیار زۆرە لەسەر ئەم بابەتە، بەڵام من کۆتا پرسیارم بەوە کۆتایی پێدێنم تا چەند گرنگە GUI بۆ بەکارهێنەر. طبعا GUI بەشێکی گرنگی پرۆگرام سازیە، بەڵام ئێمە دایما کە فێرخوازەکانمان فێرەگەین دایما پێیان ئەڵێن پەلە مەکەن، سەرەتا تۆ ئەساسەکە فێر ببەیەمان جاچینە سەر GUI گرافیکال یوزەر ئینتەرفێس یا بەشی ڕووکاری سۆفتوێرەکەیە. بەم پێڵم دڵی سۆفتوێر ڕووکاریەتی، چونکە من کە دایما ئەچمە سەر سیستەمێک کە ڕووکارەکەین بەدڵ بوو حەزم لە بەکارهێنانیەتی، ئەگەر بەکارهێنانی ئاسان بوو بەردەوام بەم لەسەی، بەڵام ئەگەر هاتوو یوزەبڵ واتە بەکارهێنانی ئاسان نەبوو ئەم سیستەمە سەد شکستێنێت. دکتۆر جان من شتێکی وام نەماوە، ئەگەر هەر بابەتێکت هەیە لەسەرم بابەتە بە کورتی فەرموو. وەڵام من هەر ئەواڵم من لەبەرۆکو مامۆستایکی پرۆگرامینیش دایما بە فێرخوازەکان مەڵێم پرۆگرامین بووە بە فۆبیا، بەس منەمان پێ بڵم هیچ شتێ لە پرۆگرامی خۆشتر نییە، بەڵام چەند ئامۆژگارێکیشمێ بۆ یەکەمیان پەلە نەکەن. زۆر جار فێرخوازمانەیە پەلاکە ئەوێ لە ساڵێکە ببێتە پرۆگرام ساز. پرۆگرامین پرۆسەیەکی ستێپ بای ستێپە، تۆ لە پێویستە بە چەند ساڵێکە بۆی ببی بە پرۆگرامێر و لە هەمووشی میمتر ئەوەیە کە کارکردن بە گروپ زۆرتر خوێندنەوەی سەرچاوی زیاتر تاوەکو دوایی. سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ دەرفەتەی کە پێت بەخشین ئوستازی. زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم، سپاستانەکەم. دەچینە لای مامۆستا کۆسار تاواوکەری بەرنامەی CCNA دەبینین. سلااو هاوڕێیان و خۆشەویستان و خوێندکارای سەکان، خۆم بە خۆشحاڵە زانم ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێ لە بەرگەی SPUTێک بە خزمەتانەگەم لەسەر تەواوی بەرنامەکانی نێتوەرک و کۆنفیگەری ڕاوتەر و سویچ.
لە دەرزەکانی ڕابردووە سەرەتایەکمان خوێن لە نێتوەرک باسی IP و جۆری کلاسەکان و جۆری شێری فۆڵدەر و ریمۆت دەسکتۆپ کۆنێکشن و کۆنێکشنیان دوو کۆمپیوتەر بە پێرتوپێ کۆنێکشن. ئەوە چەند زانیاریشی گشتی بوو. ئەمڕۆ یەکەم حەڵقە یان یەکەم بڕگەی بابەتەکەمانی لەسەر سیسکۆ لەسەر CCNA ئەمڕۆین باسی کۆنفیگەری ڕاوتەرەکەین. پشتیوان بەخوا لە هەموو بڕگەکان تەواوی کۆنفیگەری ڕاوتەر و لە دوای کۆنفیگەری ڕاوتەری لەسەر کۆنفیگەری سیس. ئەگەر بین ئەمڕۆ ئاماژە بین هین چۆن ڕاوتەریە کۆنفیگەرەکەین، چۆن نای ڕاوتەرە گۆڕین، چۆن کاژمێری ڕاوتەریش پێکەین، چۆن پاسوەردی بۆ دانین. خوێندکاری ئازیز، خوێندکاری خۆشەویست، ئەگەر سیکەین ئاماژە بین بە بڕگەکە، ئەمە بڕگەی سیسکۆ پاکترێسەرە. ئێمە لەسەر ڤێرژنی 7.2 ئیشەکەین، ئەخیر ڤێرژنی پاکترێسەرە، سیسکۆ پاکترێسەرە. سەرەتا پێویستمان پێ ڕاوتەرێ بێنین. ئەمانە هەرەکە و تایبەتمەندیشیانێ ئێمە بە ڕاوتەری 1841 ئیشەکەین لە سەرەتایە. ڕاوتەرێک گەێنین بەم جۆرە، کلیکەکەی لەسەری و ئێرە ڕاوتەری 1841. پێویستم بە سویچێکە، یین لانێکی ئەمە سویچێکم هێنا کەواتە ئەمە ڕاوتەرێک، ئەمە سویچێک. اینجا پێویستم بە کۆمپیوتەرە، ئەتر ئایا لاپتۆپێ یان دێسکتۆپێ. ئەمە کۆمپیوتەرێک، مەسەلەن کۆمپیوتەرێکی تر. ئەمە پێویستم لاپتۆپی شوێنم. ئەمە ئێستا بەمە من لانێ دروستکەم، ئەمێ لانێ کۆنفیگەرکەم. ئەتوانم لێرەوە ڕەنگی دانێم بۆی جیاواز بێت لەگەڵ ڕەنگەکانی تر. ئەڵێم بە ڕەنگێکی بەمێ بۆی جێی کەمەوە. ئەگەر ئاماژە بێ خوێندکاری ئازیز بەم جۆرە یەم ڕەنگێم بە سیسکۆ پاکترێسەرەکەم بۆ هەر کۆماندێک. هەر کاتێویستە لە ئیشێک پەشیمان بیتەوە لە ناو سیسکۆ پاکترێسەر، خوێندکاری ئازیز ئیسکەیپی کیبۆردی سەر دوگمەی سەر کیبۆردی کۆمپیوتەرەکەت یاخود کۆماندی ئەم زەربە کۆتایی بە شتەکانم دێنێ. ئێستا ئێمە خوێنمان لە حەڵقەکانی پێشوە بۆ کۆنێکشنی نێوان سێری کە خوێندکاری ئازیز کۆمپیوتەر و ڕاوتەر دوو نێتوەرکی دوو دیڤایزی جیاوازن کاتە پێویستە کێبڵی ستریت بەکاربێنم. توی خوێندکار لە حەڵقەکانی پێشوە باسمان کرد کە کێبڵی ستریت و ستانداردی بەستنەکەی چۆ جارە بۆ دوو دیڤایزی جیاوازە بێ. بۆیە تۆ خوێندکار پێویستە وەڵخانەی پێشوو بە باشی بزانی. کێبڵی ستریت لێرە ئەگەر ئاماژە بکەین بستاوە کۆپە ستریت. ئەم خەتە ڕەشەیە کلیکەکەم لەسەری، لەسەر ڕاوتەرەکە کلیکەکەم. لەسەرەت ئەم ڕاوتەرە دوو فازی سەرنێتی هەیە، فازی سەرنێتی 0 فازی سەرنێتی 0 مەسەلەن ئازادی لەر شوێنێکی ئەڵم فازی سەرنێتی 0 بۆ هەر یەکێک لەم فازی سەرنێتانە جگە لە کۆنسۆڵ و ئەم کەواتە توی خوێندکار بە کوردی خۆمان زەر بۆ زەرانی فازی سەرنێت بۆ فازی سەرنێت لە هەر شوێنێکی کێشە نیە. چونکە سویچ چییە؟ سویچ وەکو تەقسیمێکی کارەبا وایە، سویچ احتیاجی وەکو تەقسیمێکی کارەبا وایە کە چەند ئامێرێکم هەبێ کەم بە سویچەکەشەوە. لێراشە ئەم سویچە هەمان شتە بینێ یەک ئەم کۆمپیوتەرانە کۆنێکشنەکە بە ڕاوتەرەکەەوە. کلیکەکەم لەسەری، لە سەرەتایە سوورەوە پێویستم بە کۆماند هەیە بۆی هەڵیکەم. عینەن شت سویچ و کۆمپیوتەرەکانیش ئەبەستم بە یەکەوە. فازی سەرنێت بۆ فازی سەرنێت، فازی سەرنێت بۆ فازی سەرنێت، فازی سەرنێت دێم لە فازی سەرنێت. ئەمە کۆنێکشن بەستنم. پێویستم بەچی هەیە؟ پێویستم بە کۆماند هەیە بۆی ئەم پۆرتە هەڵکەم. ڕێگەم پێ بە بتوانم لە ڕاوتەرەکەەوە شت بنێرم بۆ سویچەکە، لە سویچەکە شت بنێرم بۆ شیە بۆ کۆمپیوتەرەکان. سەیری کەگەر ئاماژە بێ کاتێک گڵۆپی سوور ڕەنگی سوورت دی واتە ئەو ئەپدێت نییە، ینی ئیش ناکە. گڵۆپی پەمەیی دی پرتەخاڵی واتە لە حازر بوو نایە. ڕێک ئەگەر ئاماژە بێ ڕێک ترافیکی سەر جادی مرور هەیە، ڕێک ئاوایە سەوزە پرتەخاڵی لێرەش وایە. ئەم ڕەنگانیە سوور یانی کۆنێکشنێکی نییە، سەوز ینی هەموو دەگاکانی کراوەتەوە. کاتێ ڕەنگی پرتەخاڵێ بینی ڕێک وەکو ترافیکە کە کاتێک لە حازر بە کۆنێکشن ڕۆیە.
با بێم پێویستە من لە ئێستاوە بۆ تۆی خوێندکار ئەڵێم ئەگەر لە واقع بێ ڕاوتەرێک کۆنفیگەرشن گەی تۆ پێویستت بێ دیڤایزێک ناتوانانی ئێستا بۆ نمونە لاپتۆپێک کۆمپیوتەرێک هەرچی شتێک بێنی تێبی بەسی ئەبێ ڕاوتەرێک کاتێ بتێ کۆنێکشنکەی پێویست بە دیڤایزێکی بۆی بین لە ڕاوتەرەکە لێرە من لاپتۆپێکم داناوە ئەو کۆنێکشنە چییە لە نێوان ڕاوتەر و ئەو دیڤایزە کێبلی کۆنسۆڵە ئەم لە RSی کۆمپیوتەرەکە ئاماسەی بەرنامەکە کە RSی کۆمپیوتەرەکە بۆ کۆنسۆڵی ڕاوتەر سەریکە خوێندکاری عەزیز دوو دوگمەی ڕەش هەڵە بن ئەمە واتە کۆنێکشنە خوێندکاری عەزیز ئەشتوانم لە بەرنامەی سیسکۆ پاکتێ سەرەتا ڕاستەوخۆ بێمە ئێرە و بێمە سەر CLI هیچ کێشەم نییە هەمان شتە بەڵام خۆی لە واقع تۆ پێویستە خوێندکاری عەزیز فێر بیت لە واقع پێویستە ڕاوتەر ناتوانانی ڕاستەوخۆ بچی کۆنفیگرێشنی تیاکەی ئەگەر هەتاوەکو لە دیڤایزێکی نەبەسی ئێستا من بۆ نمونەمەمان بەستووە لە کۆمپیوتەر باشە پێویستە ئەمە IPشی بەمێ من گوێم IP گەیەم بەمە بە هەر کڵاسێ بێ 192 168 1 ئەمە IPەکەم ما بە ئێرە باشە ئەم IP ماوە بە شۆ ئەڵێم بە فازی سەرنێتی 0 کاتە فازی سەرنێتی 0 IPەکە ماوەتێ 192 168 کاتە ئەم کۆمپیوتەرانە پێویستە IPیان پێ بم ئەمە ئەڵێم 192 168 1 کۆپیەکەم لە ئەوەی کەشە دایانێم ئەڵێم ئەگەر ئەمە 1 بێ ئەماکەمە 1 باش ئێستا ئێمەم ئایپیانە داخڵەکەم ئیشەکەم بۆیە ئەم گوڵۆپە سوورە هەڵبێ باش لەڕەوە لە ڕێگەی ئەم کۆمپیوتەرەوە ئێمە سەر کۆمپیوتەرەکە دیسکتۆپ تێرمیناڵ باشە ئۆکەی ئەی لێمەوە بوو دێسکتۆپ تێرمیناڵ ئۆکەی باش سەریکە خوێندکاری عەزیز کۆماندەکە لێرە پێ دەڵێ ئەڵێ ئەتەوێ تۆ ئیشکەی لەسەری یەزیانەوە ئەبێ لێران نەوکەی نەو ئینتەر کاتە یەکەم کۆماند کە هەڵێکم ئەڵێم نەو دوو جار ئینتەر باشە ڕاوتەر لە سێ بەشی سەرەکی پێگاتۆ لە بەشی ویزەر مۆد لە بەشی پریڤلیز مۆد لە بەشی گلۆباڵ لە بەشی ویزەر مۆدا کۆماندێکەیە تەنها کۆماند کە بنووسێ ئەڵێم ئینەیبڵ ئینێ بکە ئاماژە و پێم ئینێ بکە تابی سەر کیبۆردەکە بکە خۆی تەواوەکە دوایی ئینتەرکە سەریکە لێرە خوێندکاری عەزیز خوێندکاری خۆشەویست لێرە سیرکە بوو بە هاش ئەم هاژە واتە لە ویزەر مۆد و هاتە ناو پریڤلیز مۆد کاتە ئەگەر نیشانی گەوکو گەورە بچوو وابوو ئەوە ئینەیبڵە نیشانی هاژەکەدی واتە پریڤلیز مۆدە باشە ئینەیبڵ یعنی بڕۆ ئەڵێم من ئەمەوێ ئەم ئایپیە داهەڵکەم ئەو پۆرتە هەڵکەم چی بکەم ئەڵێم کۆنفیگەر تێرمینە CONF کە کۆنف تابی سەر کیبۆردەکە حرفی تی تابی سەر کیبۆردەکە ئینتەر کەواتە یەکەم ویزەر مۆد بوو بە ئینێبڵ چوومە ناو پریڤلیز مۆد بە کۆنفیگەر تێرمیناڵ چوومە ناو گلۆباڵ مۆد هەرچی شت هەیە هەرچی کۆماند هەیە لە ناو گلۆباڵە ئیش پێگەین ئێمە گلۆباڵ ئەڵێم ئەم IPM هەیە 192 ئەمێ بێم بەم ڕاوتەرە ئەڵێم چی ئینتەرفەیس تاب هەمیشە ئاماژە و پێم چەند کۆماندێک نەبێت تابۆریان ناگرێت هەموو کۆماندەکان بە تاب ئەبێ بە دوگمەی تاب ئیشکەن ئەڵێم ئینتەرفەیس چیم هەیە ئەبێ بزانم ئەم فازی سەرنیەتە چییە 0 لە دوایە خوێنین ئیسەرنێتە ئەڵێم ئینتەرفەیسی چی حرفی F ئینتەرکە فاز ئیسەرنێت 0 باش کەواتە ئەڵێم وەرە ناو فازی سەرنێت و سفرەوە چیم هەیە IP هەیە ئەڵێم IP سپیس ئەدرێس بە تاب IP ئەدرێس IPەکەم چەنە
192 168 1 192 کلاسی سیە 192 168 1 سەمێت ماسک بۆ کلاسی سی بیر تێرمە خوێندکاری خۆشیزە ئێمە سێجە کلاسمان هەبوو ABC سەبنێت ماس بۆ کلاسی A 1 255 3 0 سەبنێت ماس بۆ کلاسی B 2 255 2 0 سەبنێت ماس بۆ کلاسی C 3 255 1 0 بیرت نەچێ 1 255 دەڵێن 255 255 255 0 باشە ئینتەرەکەم هەتا ئێستا من هەرچیەکەم نووسیوە سیلیکە ئەم ڕەنگەی وارەکە هەر سوورە بە کۆماندێک هەڵەبێڵم no space shutdown بە تاب SH تاب ئینتەرکە سێریکە گڵۆپەکە سەوز بوو سێریکە گڵۆپەکە ڕەنگی سەوز بوو باشە هەتا ئەبێ من چی بکەم اینجا IP بم کۆمپیوتەرانە بۆی لەگەڵ ئەم نێتوەرکە بۆ نێتوەرکە دروستکەم چۆن IPM بە کۆمپیوتەر ئەمە مینیمایزەکەم جارم یەم IPM بە کۆمپیوتەرەکان کلیکەکەم یەمە سەر دیسکتۆپ یەمە سەر IP ستاتیک هەڵەبژێرم ئەڵێم 192 168 1 2 کلیپکە خۆی سەبنێت ماسەکەی نووسێ دیفۆڵت گێتوەی چی واتە IP ڕاوتەرەکە 192 168 1 1 لێرە هیچ DNS سێڤەرم نییە جارێت لە شەڕە لاڵقەکانی ڕابردوو کاتنە سەر سێڤەر فێر دەکەم کەواتە دیفۆڵت گێتوەی واتە IP ڕاوتەرەکە ئاگادار بە خوێندکاران باشە یەم بۆ ئێرەش ئەڵێم دێسکتۆپ یەمە سەر ئێرە IP ئێمە کۆنتۆڵبی ئەڵێم 1 3 ئەو 1 2 بوو ئەم 1 3 ئێمە ئینتەرەکەم خۆی سەبنێت ماسەکەم بۆ نووسێ دیفۆڵت گێتوەی کۆنتڕۆڵ بی کە پێیسم کردووە 192 168 1 واتە IP ڕاوتەرەکە باشە ئێستا ئەمە من هاتم ئەمە پێوترێ لان ئەمە لانێکم دروست کرد لانێک چۆن دروست دەکرێ بەم جۆرە باشە چۆن بزانم چەندی ئازێکم وێ بزانم لە ناو بەرنامەی سیسکۆ پاکتێکسەرە ئەتوانم لە ڕێگەی ئەم مەسەجانەوە ئەڵێم کلیکەکەم مەسجێکە نێرم بۆ ئەم کۆمپیوتەرە کلیکەکە ئێرا نووسێ کەوتی سەکسیفۆڵ واتە ئیشەکە سەرکەوتووە باشە ئەم جارە لەم کۆمپیوتەرە بۆ ئەم کۆمپیوتەرەکە سەیرەکەم سەکسیفۆڵ واتە کێشەی نییە یاخۆت هەڵێم لەم ڕاوتەرە بۆ ئەم کۆمپیوتەرە ئاماژەیەکەم کلیکە لەسەر ئەم سوورە سەرەکەی سەکسیفۆڵە باشە من هاتم ڕاوتەرەکەم کرد لە واقعە ناردنی مەسج نییە ئەوێ لە ڕێگەی کۆماندێکە پێوترێ پینگ لە ڕێگەی و کۆماندەوە من بێم کۆنفیگەر بزانم خەتەکەم کۆنێکشنەکەم هەیە یان ناوکو هەڵقەکانی پێشوا بۆم باس کردی ئێمە سەر ئەم کۆمپیوتەرە ئێمە سەر ڕەند شاشە ڕەش ئازێک فێرم کردی پێشتر پێوترێ پینگ ئەڵێم 192 168 1 پینگەکەم بۆ برن پینگ بۆ 192 168 1 سەریکە ریپلای فرۆم ئەوە هیچ کێشەی نییە ئەم جارە پینگەکەم خۆی 1 2 پینگەکەم بۆ 1 3 کەواتە ئەم کۆمپیوتەرە کۆنێکشنە لەگەڵ هەم ڕاوتەرەکە هەم لەگەڵ کۆمپیوتەرەکەی تەنیشتی ئەم کۆمپیوتەرە کۆنێکشنیە لەگەڵ ئەم ڕاوتەرە هەروەها لەگەڵ کۆمپیوتەرەکەی تەنیشی پێویستە بێم بۆ ئەم کۆمپیوتەرش هەمان شت بکەم ئەمە کۆمپیوتەری 1 2 هەمان شت بکەم ئەڵێم پینگم بۆ بگە بۆ 192 168 1 لە پێشە بۆ ڕاوتەرەکە سەیرەکەم کۆنێکشنی تەواوە ئەنجا پینگەکەم بۆ 1 3 زۆر کۆنێکشن هەیە و هیچ کێشەیەکمان نییە ئەمە لانێکم دروست کرد باشە خوێندکاری ئازیز پێویستە ئەم لانە ئەم ڕاوتەرە ناوی هەیە پازۆرتی بۆ دانیم یەمە ئێرە ئەتوانم لە ڕێگەی کەم کۆمپیوتەرەوە وەکو پێم وتی یاخۆ لێرە ئێرە ڕاستەوخۆ بێم لەسەر CLI و بێمە ناو ئێرە یەکستەکەم
exit تاب هەموو شتێ بە تاب تاوکە ئەتوانم لێرە شو پینگ بکەم بۆ 1968 1 2 بۆ کۆمپیوتەرەکان ئەمە خوێندکاری عەزیز کاتێک ئەم کۆماندەی نووسی واتە کۆنێکشنەکەم تەواو چونکە پێنج جاری ئازیان ئەڵێ چی success rate is the percent چی 5 بۆ پێنجانی هەر پێنج جارەکە کۆنێکشنێ باشە کەواتە پێویستە بۆ کۆمپیوتەرەکەی تریشی بکەم 1 هەمان شتیە خوێندکاری عەزیز پینگ لە ناو ڕاوتەرە لە ناو پریڤلیز مۆد دەگرێت تکایە ئەبێم بەشانە تۆ بزانی ویزەر مۆد پریڤلیز مۆد گلۆبال مۆد ئەبێ بزانین لە ناو ویزەر مۆدا چیەکەی بزانین لە ناو پریڤلیز مۆدا چیەکەی لە ناو گلۆباڵە لە ناو ویزەر مۆدا تەنها چیەکەی ئینەیبڵەکەیتە ناو پریڤلیزە لە ناو پریڤلیزە یەکەم ئیعاز کە هەمە ئەو ئیعازەیە کە ئەتوانم پینگکەم باش ئەمێ ناوی ڕاوتەرەکەم گۆڕم ئەڵێم ناوی ڕاوتەرەکەم گۆڕم ئەڵێم کۆنفیگەر تێرمیناڵەکەم ئەڵێم هۆست نەیم نایەنێ مەسەل نایەنم کۆسار بە ناوی خۆم و ئینتەرەکەم سێری کە خوێندکاری عەزیز ناوی ڕاوتەرەکەم گۆڕا بە ناوی خۆم باشە سەر ناوی ڕاوتەرم گۆڕی ئیعازێکی کەم هەیە پێویستە پازۆر بۆم ڕاوتەرە دانێن ئەگەر نا هەموو کەسێک دەتوانێت ڕازەخۆ بێتە ناوی جۆری پازۆردەکان زۆرن یەکەم جۆر پازۆرد ئەم پاسۆردە دانێم پازۆردم هەیە بۆ ویزەر مۆد پازەرم هەیە بۆ پریڤلیز مۆد هەڵێم چی ئەڵێم enable password ئەڵێم 1 2 3 ئینتەرەکەم ئەو پازۆردی یەکەمم دانا زۆر ئاسانە enable password ئەتوانم ئەم پاسۆردەش سەرکتی کەم واتە کاتێکە ژمارەکەم لێە چۆن پازۆردی کۆمپیوتەر لێی ناینووسیان لێجار بە شێوەیەکی نهێنی پیشانت بە باشە پازۆردی تۆم چییە ئەڵێم line console 0 line console 0 enter ئەڵێن پاسۆرد پاسۆردە دانێم ئەمە نووس ئەو 1 2 3 4 بوو ئەمەڵم 4 5 6 ئەڵێم لۆگین سەریکە لۆگین ئەبێ ROIGAکەی اینجا ئێتابەکە تاوەکە لۆگین ئێستا سێریکە من ئێگزت دەکەم دەرەچم زانم میشی کە کردومە تەواو یەمەوە سەرەتا سێ جار ئێگزت یێتە سەرەتا سێ جار ئێگزت یێتە سەرەتا باش ئێستا لە ناو ڕاوتەرەکەم ئەڵێ فەرموو چۆن ناو بەرنامەکەەوە باش ئەڵێم 1 2 3 1 2 3 نەچوە ناوی خوێندکار مەبەستمە لێرە ئەمە تێدگەێنم enable پازۆر واتە دانانی پازۆر بۆ ناو لە پریڤلیزەوە بۆ گلۆبال ئەی لە ویزەر مۆدەوە بۆ ناو پریڤلیز بەم کۆماندەیە line console 0 enable password login ئەڵێم 4 5 6 ئەوە داغڵ بم سەریکە 4 5 6 واتە ئەو پازۆردەی کە لە ویزەرەوە بۆ پریڤلیز مۆدە بەم جۆرەیە line console 0 enable password login لۆگین نەکەی پاسۆردەکە و نانووسی ئاگادار بە پاسۆردی دووەم چییە ئەڵێم enable کاتە لە سەرەتا کە ئێمە ناو ویزەر مۆدۆ لە سەرەتا کە ئێمە ویزەر مۆدۆ بەو جۆرێ ئەی لە ویزەر مۆدۆ چۆن بچمە ناو پریڤلیز مۆدۆ ئەڵێم enable دای پاسۆردەکەم لەگە 1 2 3 ئێستا کۆنفیگەر تێرمیناڵ هاتمە ناو ڕاوتەرەکە دەرەچم لە ئەسمۆ دەرێ خوێندکاری عەزیز ئەمڕۆ هاتین لانێکمان دروست کرد پازۆرمان بۆ دانا لان چییە ئەگەر تۆ شارەزایی نیە لە لان ئەگەر تۆ خوێندکاربی کاتێک گەچیتە شوێنی سنتەرێک یان هۆڵێکی زانکۆ یان هۆڵێکی پەیمانگاکان سەرەکەی مەجموعەی کۆمپیوتەری تایە ئەوە پێوترێت لان ئەگەر لە کلاسێک مەبەستمەوەیە کلاسێک چەند کۆمپیوتەرێکی لان لە کۆمپیوتەرێکەوە هەتاوەکو ئەو ئایپیانی کە وەرێگرین تا 200 کۆمپیوتەر تا 254 کۆمپیوتەر ئەتوانم لە کلاسی سی ببەستم ئەتوانم 254 کۆمپیوتەر لە ناو کلاسی سیا بێسم ئەگە زیاتر بوو چەند لانێکم دروست کرد ئەو کاتە تۆ خوێندکار پێویستە لان کلاسێکە بوو بە دوو لان ئەوە کاتە کۆنفیگریشنەکەمان جیازە بێ هیوادارم توانێت بێتم سوودم بە توی خوێندکار بە توی خۆشکار خۆشویست گەیاند بێ
بۆ هەر پرسیارێک ئەتوانن ڕاستەوخۆ سەردامان بکەن بۆ کەناڵی SPUSD لە بڕگەی SPUTEC سەر بە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یا ڕاستەخۆ لە ڕێگەی فەیسبوک یان لە ڕێگەی یوتیوبۆ سەردە هەر پرسیارێکت هەیە سەر بە چاوان لە خزمەتتان نابین. ئێمە بەبێ بەرامبەر خۆبەخشانە تەنها بۆ ئاستی بتوانین کەمێک یارمەتی و خوێندکارانە بین کە لە ڕووی مادیەوە دەستیان کورتە، چونکە هەندێک جار لەم دەورانە بە بڕەپارێشی یەجگار خەیاڵی ئەوترێتەوە. ئەوە ئێمە لە توانامامە تەنها لە خزمەت و خۆشویستیمان بۆ ئێوە کاتێکی خۆش ڕێز و خۆشویستیم قبوڵ بکەن. خواتان لەگەڵ. کۆتایی بەرنامەیەم جارشمان بە گردە ڤیدۆیەک دەبێت لەسەر ژیانی پرۆگرامەر. هەوڵدان و بەردەوامبوون لە کارەکەت لە کۆتاییدا دەمانگەێنێت بە ئەنجام. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم.